الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حارم لواني دوم لتفسير سورة البلد بخزمتان بقمو بمبست رزامندي خواهي وهوادان اوي آزي السودي لور بقرن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فلا اقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة. بەخۆشەویستان، وەکو لەوانەیە ڕابردوو باسمان کرد کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە کاتێکەوە باسی لە ناز و نیعمەتەکانی خۆی کرد لەسەر ئینسان بەگشتی، ئیتر ئەوە بوو کەوا خوای گەورە فەرمووی ئێمە دوو چاومان پێ نەبەخشیە، ئایا زمان و دوو لێومان پێ نەبەخشیە، ئایا هیدایەتمان نەدا لە بۆ ئەن نەجدەین، واتە لە بۆ هۆرد و ڕێگامان لە بۆی ڕۆشن نەکردیتەوە. دیارە ئەن نەجدەین وەکو باسمان کردکەوە ڕێگەی چاکە و خراپەمان لۆی باس کردیە و با بڵێن هۆرد و ڕێگامان نیشانیدایە. دیارە ئەن نەجدەین جێگای بەرزە، لێ بەڕاستی گەیشتن بە هەر یەک لەو دوو جێگا بەرزە پێویستی بە هەوڵدان و پێویست بە مەشەقەت هەیە، پێویست بە مەشەقەت هەیە، بە تایبەتی ڕێگای هیدایەت و گەیشتن بە ڕەزامەندی خوای گەورە و گەیشتن بە بەهەشتی پانوبەرین پێویستی بە هەوڵ و تەکلیف و پێویستی بە مەشەقەت هەیە. ئەو جالوێ لە پاشەوی یەکسەر دەفەرمی فەلەقتەحەمە العەقەبە، کەواتە لەگەڵ ئەوەش کەوا دوو چاومان پێبەخشی و زمان و دوو لێومان پێبەخشی و وەسائیلی هیدایەتمان هەمووی پێبەخشی و لە ڕێگای پێغەمبەرانیش هۆرد و ڕێگامان لۆی ڕۆشن کردەوە، ڕێگای هیدایەت و ڕێگای گومڕاییمان لۆی ڕۆشن کردەوە و عاقیبەت و سەرنجامی هۆرد و ڕێگاشمان پێڕاگەیان، ئەوجا کەچی زۆربەی زۆری خەڵک بەداخەوە فەلەقتەحەمە العەقەبە، واتە ئەو عەقەبە و ئەو کۆسپەی کەوا لەسەر ڕێگای گەیشتنە بە ڕەزامەندی خوای گەورە و گەیشتنە بە بەهەشتی پانوبەرین، ئەو کۆسپەی نەبڕی و ئیقتیحامی نەکرد. دیار ئیقتیحامکردن بە معنای پەلاماردانە، کەواتە کەسێکی دەیەوێ ئەو کۆسپە ببڕی، ئەو کەسە پێویستی بە هیممەتێکی بەرزە، بە هیممەتێکی بەرزەوە پەلاماری ئەو عەقەبە و ئەو کۆسپە بداتن تاوەکو بیبڕیتنکەوە لەسەر ڕێگای بەهەشتە. جا عەقەبەش دیارە بە مانای ئەوەی دێتن کە ڕێگایەکی سەخت لە چیادا، ڕێگایەکی دژوار لە چیادا پێدەگوترێ عەقەبە. کەواتە لە بۆ بڕینی ئەو عەقەبە و ئەو کۆسپە هەر کەسێک کە بێ ئەو کۆسپە ببڕیتن ئەوە پێویستی بە ئیقتیحامە، پێویستی بە پەلاماردانە، پێویست بە هیممەتێکی بەرزە. بەڵێ کەسێک کە بێ بەرز بیتەوە وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە باسی لە نەجدەین کردێ، بە تایبەتی وەکو باسمان کرد کەوە ڕێگای بەهەشت پێویستی بە هەوڵ و تەکلیف و کۆشش و هیممەتێکی بەرزە. پێویستە ئەو کەسە پەلاماری ئەو کۆسپە بداتن کە دێتە ڕێگای تاوەکو تەجاوزی بکاو بگاتن بە بەهەشتی پانوبەرین. جا لێردا خوای گەورە ڕۆین دەکات و وەما ئەدراکە مە العەقەبە، ئەتو توزانی عەقەبە و ئەو کۆسپە چییەکەوە ئەو نەیبڕیە بە چ دەبەردرێ یا رب العالمین؟ دەفەرمی فەک رەقەبە ئەو ئیطعام فی یوم ذی مسغبە، بە عیبادەت و بە تاعات ئەو کۆسپە دەبڕێ. بەڵێ ئەو کۆسپەکەوە والله عالم بریتە لەو نەفسەی خۆمان کەوە ئەو نەفسێکەوە ئەممارە بالسوءە، پێویستە تەجاوزی بکەی لە هەوا و ئارەزوەکان، سنووری بدەی و پێویستە ئیقتیحام بکەی و پەلاماری بدەی و بپەڕیەوە، ئەو جا دەگەی بە بەهەشتی پانوبەرین و دەگەی بە ڕەزامەندی خوای گەورە. ئەویش بەچی؟ بە ئەنجامدانی تاعات و عیبادات. یەکەم شت کەوا لێردا خوای گەورە ئاماژەی پێ دەکا ئەوەیەکەوە فەک و ڕەقەبە، واتە ئازادکردنی کۆیلەیەک، ئازادکردنی کۆیلەیەک. و یاخود وەکو هەندێک لە مفەسرین دەفەرمون واتە کەسێک کەوە ئەسیر بی، مسلمان بی، لە بەردەستی بێباوەڕان ئەسیر بی، بێباوەڕانیش داوای فیدیە و داوای پارە بکەن لە بەرامبەر ئەوەی تاوەکو ئەو ئازاد بکەن، عینی بە هەمان شێوە فەک و ڕەقەبە ئەو کەسەی کەوە هەوڵ بدا پارە ببەخشیتن لە بۆ ئازادکردنی ئەو ئەسیرەی مسلمانان لە بەردەستی کەسانێکی بێباوەڕ، ئەوە بە هەمان شێوە ئەو ئاتێ لەسەر جێبەجێ والله عالم. و ئەو ئیطعام فی یوم ذی مسغبە، یان ئەوەتە
ناندان لە ڕۆژێکدا کەوا ئەو ڕۆژە ڕۆژی برسێتیە، ڕۆژێکی سەخت و ناخۆش و نەبوونیە، نانی چێ بدە؟ یەتیمەن ذا مەقڕەبە. ئەوجا ئەوەی کەوا نانی دەی لە هەموو کەسێک مستحەقتر یەتیم بی، واتە کەسێکەوە منداڵێک بابی مردێ و هێشتا بالغ نەبووە، ئەو پێی دەگوترێ یەتیم، و بە تایبەتیش ئەو یەتیمەکەوە ذا مەقڕەبە، واتە سیڵەی ڕەحمی لەگەڵ هەبی و لێت نزیک بی، کەواتە دوو حەقی لەسەر هەیە، هەم حەقی یەتیمی و بێبابی کەوا حەقی لەسەر هەموو ئەو مجتەمەع هەیە، و هەروە هەم حەقی سیلەی ڕەحم کەوا لێت نزیکە، کەواتە لە هەموو کەسێک شایانترە کەوا نانی بدەیت کە پێویستی بە نان بی، یەتیمەن ذا مەقڕەبە ئەو میسکینەن ذا مەتڕەبە، یان ئەوتە ناندانی کەسێکی هەژار و نەدار کەوا زۆر زۆر فەقیر بی، ذا مەتڕەبە. لەبەرەوەی ذا مەتڕەبە وەکو زانان دەفەرمون مەتڕەبە بە معنای مەکان و توڕاب دەواتە جێگایەکەوە خۆڵ بی، کەواتە ذا مەتڕەبە واتە ئەو فەقیرە کە هیچی نییە، دەستی لە خۆڵ گیر بووە، واتە هیچ لە دەستی نییە لە ماڵ و سامانی دنیا، تەنها خۆڵ نەبی، خاک و خۆڵ نەبی، کەواتە ئەوەش تعبیر لەوەی دەکرێت کەوا کەسێکە زۆر زۆر نەدارە، هیچی نییە، نەقوتی خۆی و نەقوتی ماڵ و منداڵی و بە هیچ شێوەیەک ئەو ژیانە بەو شێوە و بەو مەرگەساتیەی لە بۆوی مەیسەر نابیتن، ئیتر کەسێکەوە بچی دەستی بگری و یارمەتی بدا و نانی بدا، بە تایبەتی لە ڕۆژێکدا کەوا دی مەسغەبەیە، لە ڕۆژێکی نەداری و برسێتی و نەبوونیدا، ئەوە یەک لەو وەسیلانەیەکەوە دەبیت تەمای ئەوەی ئیقتیحامی عەقەبە بکە، واتە بپەڕیتەوە لە عەقەبە، فەلەقتەحەمە العەقەبە. ئەوجا لێرەدا ئەگەر تەماشا بکەین خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتێکەوە باز لەو حقەتە دەکاتن ئیقتیحام و تەجاوزکردن و پەڕینەوە لەو عەقەبە و لەو کۆسپەی کە وەکو گوتمان ئەگەر کەسێک بێ بچیتە بەهەشت، وەکو ئەوەی کەوا کەسێک بەسەر چیایەک بکەویت تاوەکو بگاتە لوتکەی ئەو چیایە، پێویستە ئەو ڕێگا دژوارە ببڕیتن، پەلاماری بدا، خاوەنی هیممەتی بەرز بی، بەچی ئەو عەقەبە و ئەو ڕێگا دژوارە دەبڕیتن؟ بە هیممەتێکی بەرز، بە ئەنجامدانی تاعات، ئەو تاعەتانەی کەوە نەفعی لە بۆ غەیری خۆی هەیە، لەبەرەوەی دیارە هەندێک تاعەت هەیە لە بینی خۆمان و خوای گەورەیە سوبحانەهو وتەعالا، بەڵام ئەوەی کە لێردا ئاماژەی پێکردیە کە ئەو عەقەبە و ئەو ڕێگا دژوارەی پێدە بڕێ و دەدگەینتە بەهەشت، بریتە لەو تاعەت و عیباداتانەی کەوا نەفعی لە بۆ غەیری خۆشت هەبیتن، لەو تاعەت و عیباداتانەی کەوا نەفعی لە بۆ غەیری خۆشت هەبی. لێ تەماشا دەکەی کەسی عابد لەگەڵ کەسی عالم جیاوازیان چەند زۆرە، وەکو لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتە، لەبەر کەسی عابد تەنها لۆ خۆی عیبادەت دەکاتن، کارێکی زۆر پیرۆزە، بەڵام تەنها لۆ خۆیتی نەفعەکەی، بەڵام کەسی عالم ئەوەیە کەوە هەم عیبادەتیش دەکا بەو شێوەیەکەوە ئەو عیلمەی کە هەیتی، و هەروە هەم سوودیش بە خەڵکی ڕادەگەینی. ئیتر لێرەشدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا سەرنجمان ڕاکێش لە بۆیەکەوە ئەو عیبادەتەی ئەنجام دەکەوە سوودی لەو خەڵکی هەیە، وەکو لە بۆ نمونەکە نمونەی لۆ هێنایتەوە ئازادکردنی کۆیلەیەک و ناندانی کەسێک لە برسێتی نەجاتی بدەی، بە تایبەتی ئەگەر یەتیم بی و یاخود فەقیرێ و هەژارێکی زۆر زۆر نەدار بی. بەڵام ئایا ئەو عەمەلە ساڵحانە تەنها ئەوەندە کافیە لەوەی ئەو کەسە ئەو عەقەبەیە تەجاوز بکە و ئەو کۆسپە تەجاوز بکە و بپەڕیتەوە؟ نەخێر، بەڵکو پێویستە ئیماندار بی، لەسەر ئەساسی ئیمانەوە. لێ دەفەرمێت ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة، کەواتە ئەو کەسێکەوە ئەو کارە دەکا، ئەو کەسێکەوە لە ڕیزی ئیماندارانە، کەواتە ئەگەر کەسێک هەبی نانیش بدا، کەسێک هەبی کۆیلەش ئازاد بکاتن، بەڵام لەسەر ئەساسی ئیمانەوە نەبی، کەواتە ئیماندار نەبی و ئیخلاصی نەبی لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا، ئەو کەسە ئەگەر چی لە دنیاشدا خوای گەورە پاداشتی داتەوە، بەڵام لە قیامەتدا هیچ پاداشتی نییە. لەبەرەوەی وەکو معلومە لە حەدیث صحیح پێغەمبەر داهاتێ صلی الله علیه وسلم، کەسی کافریش کاتێکەوە کاری چاک دەکا، خودایەکی هەندە عادیلە سوبحانەهو وتەعالا، زوڵم لە کەس ناکا، حەقی کەس نافەوتێن لە دنیادا، خوای گەورە پاداشتی داتەوە بەو چاکەی کە ئەو دەیکا، بەڵام لە قیامەتە هیچ پاداشتی نییە. ئەوەی کە لێردا مەبەستە ئەو کەسە ئیقتیحامی عەقەبە ناکا و ئەو کۆسپە و ڕێگا دژوارە نابڕی و ناگاتە بەهەشت، ئەگەر چی ئەو کارە چاکانش بکە، ئەگەر بێت و لەسەر ئەساسی ئیمان بالله و ئەنجامی نەدا و بە ئیخلاصەوە لە بۆ خوای گەورە ئەنجامی نەدا. جا لێردا ئیشارەتێش کەشێ ئەو کارە چاکانە بەڕاستی بە جهودی فەردی زۆر زەحمەتە ئەنجام بدرێ، بە تاکە کەسی، بەڵکو وەکو ئەسڵ لە وجودی مسلمانان ئەو هەیەکەوە مسلمانان لەگەڵ یەکتری بژێن و
لە سنووری جەماعەتی مسلمانان پێکەوە بژیان لە بەرەوەی صفەتی جەماعەی مسلمانان کووە وەک خۆی لێردا دەفەرمی وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة وەکو لە سوورەتی العەصر دەفەرمی وتواصوا بالحق کەواتە تەواسی و یارمەتی هاندانی یەکتر دەکەن لەسەر حەق لەسەر سەبر لەسەر مەرحەمە و بەزەیی بە یەکتر هاتنەوە کە بەڕاستی ئەو سێ ڕوکنە لە هەر جەماعەتێک و لە هەر کۆمەڵێک و لە هەر میلەتێکدا هەبی بەڕاستی ئەو میلەتەیەکەوە دنیا و قیامەتی لە سەعادەت و بەختەوەریدا تەوسیە و ئامۆژگاری یەکتر دەکەن بە حەق و بەخۆشیان لەسەر حەقن ئامۆژگاری یەکتر دەکەن بۆی کەوا سەبر بگرن لەسەر تەکالیفەکانی حەق بەخۆشیان لەسەر حەقن و هەروەها تەواسی و ئامۆژگاری یەکتر دەکەن لەسەر مەرحەمە لەسەر بەزەیی بە یەکتر هاتنەوە ئیتر یەک لە شێوازەکان و یەک لەو ئوسلوبانێکەوە مەرحەمەت و بەزەییان لە بەرامبەر یەکتری تێدا ڕەنگ دەداتەوە ئەوەی کەوا لە کاتی نەبوونی و هەژاریدا لە کاتی برسێتیدا زۆر بە کەلک و بەهانای یەکتر دێن و نانی فەقیر دەدەن و هەروەها نانی مسکین و نانی یەتیم دەدەن و هەروەها کۆیلەش ئازاد دەکەن و ئەسیریش لە نێویان ئەگەر بجیرێ بکەوتە بەردەست کافران بە هەموو هەوڵ و قووەتی خۆیان هەوڵ دەدەن بە هەموو شێوێکەوە ئازادی بکەن کەواتە ئەو کەسە اقتحامی عەقەبەی کردێکەوە لە ڕیزی مسلمانانە لە ڕیزی ئیماندارانە بە خۆشی ئیماندارە ئەو جە تەوسیە و ئامۆژگاری یەکتر دەکەن بە سەبر و ئارامگرتن لەسەر تاعات لەسەر مەعاسی ئەنجام نەدانی مەعاسی لەسەر قەدەرەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالە و تەوسیە و ئامۆژگاری یەکتریش دەکەن بۆی کەوە بەڕەحم و بە بەزەیی بن لە نێوان یەکتریدا و دیارە وەکو گوتیشمان لە سوورەتی العەصریش دەفەرمی وتەواصوا بالحەق کەوا دیارە یەکەم شت ئەوەیە لەسەر حەق کۆبووینەوە و یەکتریش ئامۆژگاری دەکەن لەسەر حەق و هەروە لەسەر سەبر و لەسەر ڕەحمەتەوە دیارە ئەو کەسێکەوە دووربی لە کۆمەڵی مسلمانان بەڕاستی لەوانەیە نەفس و شەیطان لەسەری زاڵبی نەتوانی کەوە بەردەوامبی لەسەر حەق نەتوانی بەردەوامبی لەسەر سەبرگرتن لەسەر تەکالیفی حەق ناتوانی بەردەوامبی لەسەر ئەوەی کەوە بەزەیی بە هەموو کەسێک بێتەوە کەوە مستحقی بەزەیە کەواتە لێرە و لە چەندین جێگایت کە بەڕاستی ئاماژە بە طبیعەتی ئەو دینە دەکاتەوە ئەسڵ لە مسلمانان ئەوەیە کە لەگەڵ مسلمانان بژیە نەوەک بە تاچی بژیە ئولائیک ئەصحاب المەیمەنە ئەوانن کەوە یارانی دەستەڕاستن واتە ئەوانەنەکەوە کتێبەکانیان بە دەستەڕاست وەردەگرنەوە لە ڕۆژی قیامەت والذین کەفەڕوا بئایاتنا بەڵام ئەو کەسانێکەوە کوفر بە ئاەتەکانی خوای گەورە دەکەن سوبحانەهو وتەعالە ئەوانەی کەوە عەکسی صفەتی ئیماندارانیان تێدا ئەوان ئیماندارن ئەوان کافرن ئەوان ئەو صفەتە چاکانەیان تێدا نێکەوە وەکو خوای گەورە لە صفەتی ئەهلی ئیمان باسیانی کرد ئەوان بە پێچەوانەوە هم ئەصحاب المەشئەمە ئەوانە کەسانێکن هاوڵانی دەستە چەپن کەسانێکن کەوا نەکبەتی و شوم یەخەیانی گرتیە لەبەرەوەی ئەوان ڕێگەیەکی شوم و ڕێگەیەکی نەکبەتیان هەڵبژارکەوە ڕێگای کوفر بوو بەخوای گەورە سوبحانەهو وتەعالە لۆیە لە ڕۆژی قیامەتێش نەکبەتی و شوم لە دنیا و لە قیامەتی خەیان دەگری و بە تایبەتیش لە ڕۆژی قیامەتێ کاتێکەوە کتێبەکانیان بە دەستە چەپ دەدرێتەوە لە لای پشتەوە دەیاندرێتەوە ئەو کەسانەکەوە سەرنجامیان عەلەیهم نار مؤصەدە ئەوانە کەسانێکن کەوە لە بۆیان هەیە و چاردەوری گرتیە و لە سەریانە نار مؤصەدە واتە ئاگرێکەوە دەرگاکەی داخرایە لە سەریاندا کەوە ئاگری جەهەنەم خوا پەنامان بدە کەواتە ئەوانە لە سەریان هەیە ئاگرێک کەوە ئەو ئاگرە مؤصەدەیە و قەپاتە لە سەریان کەوەش صفاتی کەسێکە کەوە بە خالیدی لە جەهەنەم ببینێتەوە خوا پەنامان بداتن لەبەرەوەی ئەهلی تەوحید ئەگەر بچتە ناو جەهەنەمیش لەقەدەر کار و کردەوەکانی خۆی لەقەدەر خراپەکانی کە کردیتی بەڵام مادام ئەهلی تەوحیدە لەسەر ئەودا مؤصەدە نییە لەسەر ئەودا ئەو ئاگرە بەردەوام نییە و خالید نییە تێیدا بەڵکو بە ڕەحمەتی خوای گەورە دەردەچی بەڵام کەسی کافر ئەو دەرگا بە یەکجاری لەسەری دادەخرێت دەرگای جەهەنەم هەتا دەمینێتەوە بە هیچ شێوەیەک نەجات بوونی نییە خوا پەنامان بدە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين